سڵاوتە نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکە. خانەنشینی پێشمەرگە کەوتۆتە بۆری جێبەجێکردنەوە. ژمارەیەک سەربازی تورکیا نزیکی سنووری پارێزگای دهۆک بوونەتەوە. ڕاوێژکارێکی سەرۆکی حکوومەت دەڵێت هاوشێوەی ئاو غازیش دەگەێنینە هەموو ماڵێک. بەشێک لە بەرپرسانی ئێران و خێزانەکانیان وڵاتەکەیان جێدەهێڵن. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە لە چەند هەفتەی داهاتوودا ژمارەیەک باڵەخانەی نوێی پەروەردەیی دەکەونە بواری خزمەت و بەردی بناغی چەند پرۆژەیەکی نوێژ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دادەنرێت. لە ڕاگەندراوەکەدا هاتووە لە پارێزگای هەولێر 4 قوتابخانە کە پێکهاتوون لە 3 قوتابخانەی هەژدەپۆلی و 1 قوتابخانەی نۆپۆلی و 1 باخچەی منداڵانی نوێ تەواوبوون و دەکەونە بواری خزمەتەوە. قوتابخانەیەکی دیکەی 12 پۆلی و قوتابخانەیەکی 6 پۆلی لە کۆتاییەکانی قۆناغی کارکردن و تەواو دەبن. هەروەها لە پارێزگای دهۆک بەردی بناغی 2 قوتابخانەی هەژدەپۆلی و لە هەڵەبجە بەردی بناغی 1 قوتابخانەی 12 پۆلی دادەنرێن. هەروەها ئاماژە بۆ دەکات لە پارێزگای سلێمانی 1 قوتابخانەی هەژدەپۆلی و باخچەی منداڵان تەواوبوون و دەکەونە بواری خزمەتەوە. بەپێی ئەو ڕاگەندراوە بێت وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لە کۆی 9 خوێندنگە و باخچەی ساوایان و دەنانی بەردی بناغی 7 خوێندنگەی نوێ تەنها خوێندنگەیەک و باخچەیەک لە سلێمانی و لە هەڵەبجەش تەنها خوێندنگەیەک دەکاتەوە. سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بڕیارێکی گرنگ لەبارەی هێزەکانی پێشمەرگە ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت. خانەنشینی پێشمەرگە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. ڕەبین هنووری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد بڕیاری خانەنشینکردنی پێشمەرگە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و ژمارەیەکی زۆری پێشمەرگە خانەنشین کراون و پرۆسەکە بەردەوام و خانەنشین دەبن. وتیشی بە جۆرەی خزمەت و تەمەن پێشمەرگە خانەنشین دەبێت. بۆیە ئێستا خانەنشینی بۆتە ناچاری کە تەمەنی بۆ 45 ساڵ و 15 ساڵ خزمەت دەتوانێت خانەنشین بکرێت و ئەگەر لەو شوێنەی دەوام دەکات پێویستیان پێی هەبێت دەتوانێت زیاتر دەوام بکات و ئەوانەی دیکەش بە جۆرەی پلە خانەنشینەکەیان دەگۆڕێت بەڵام نابێت تەمەن لە 63 ساڵ زیاتر بێت. ڕوونیشی کردەوە ئەوانەی خانەنشین دەبن دەرماڵەیان دەبڕێت بەڵام لە خانەنشینی پێشمەرگە موچەی تەواوی بە دەرماڵەوە خانەنشین دەبن. ئەمەش بەپێی یاسای خانەنشینی ئەو خزمەتە بۆ پێشمەرگە حسابە. بەوتی سەرچاوەیەک لە گوندی هەرورێ لە سنووری پارێزگای دهۆک ژمارەیەک سەربازی تورکیا نزیکی گوندەکە بوونەتەوە و چەند کەسێکیان لەگەڵ بووە کە بە زمانی عەرەبی و کوردی و شێوەزاری کرمانجی قسەیان کردووە. بە جۆرەیە و زانیاریانەی تایبەت شارپرێز لە سەرچاوەیەکی گوندی هەرورێ دەستی کەوتووە. 2 ڕۆژ لەمەوبەر ژمارەیەک سەربازی سوپای تورکیا نزیکی گوندەکەیان بوونەتەوە کە ژمارەیەک کەسی دیکەیان لەگەڵ بووە بە کوردی شێوەزاری کرمانجی و بە زمانی عەرەبی قسەیان کردووە. ئەو سەرچاوەی ئاماژە بۆش دەکات لە دوورەوە چاودێری ئەو کەسانیان کردووە کە لەگەڵ سەربازە تورکەکاندا بوون و بە عەرەبی قسەیان کردووە. ماوەیەکی کەم لە سنوورەکە ماونەتەوە گەرچی چەکیشیان پێ بووە هاوشێوەی سوپای تورکیا جلوبەرگی سەربازی ئەوانیشیان لەبەردا بووە بەڵام دواتر بەرەو سنووری ڕەبیعەی سووریا ڕۆشتون و لە خاکی هەرێم نەماونەتەوە. بە جۆرەی وتی سەرچاوەکەی شارپرێز گومان دەکرێت ئەو چەکدارانە سەر بە سوپای نیشتیمانی سووریای نزیک لە تورکیا بن و هەوڵ بدرێت ئەو چەکدارانە بهێنرێنە هەرێمی کوردستان بۆ شەڕکردن دژی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە. حکوومەتی هەرێمی کوردستان جەخت دەکاتەوە لە گەیاندنی بۆری غاز بۆ ماڵان و ڕاوێژکارێکی سەرۆکی حکوومەتیش دەڵێت ڕێژەیەکی زۆری غاز لە کێڵگەکانی هەرێمی کوردستاندا هەیە و جگە لە هاوردەکردنی بۆ بازاڕەکانی نەوخۆ دەرەوە لە هەوڵداین وەک چۆن ئەومان دابین کردووە لە ڕێگەی بۆریەوە غاز بگەێنین بە ماڵان. دکتۆر بێوارخنسی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کاروباری وزەر ڕایگەیان
سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە زیاتر گرنگی بە کەرتی غاز بدات و بەهۆی هەبوونی ڕێژێکی زۆری غاز لە کێڵگەکانی هەرێمی کوردستاندا هەرێم لە توانایدای ڕۆژانە بەرهەمێکی باشی غازی هەبێت و جگە لە پێداویستی ناوخۆ هەناردەی بازاڕەکانی جیهانیشی بکات و تەنانەت بۆ عێراقیش غاز دابین بکات. دەربارەی دابینکردنی غازی ماڵانیش ڕاوێژکارەکەی سەرۆکی حکوومەت دەڵێت لە چوارچەوەی پەرەپێدانی کەڵگەکانی غازدا بڕیار وایە بەشێک لەو غازەی بەرهەم دێت لە هەرێمی کوردستان هاوشێوەی وڵاتانی جیهان لە ڕێگەی بۆریەوە بگەێنرێتە ماڵان و وەک چۆن ئەو بۆ ماڵان دابین کراوە غازیش بە هەمان شێوە سیستەم بگەێنرێتە هاوڵاتیان لە ڕێبۆریەوە. سەبارەت بە جێبەجێکردنی پرۆژەکەش دەڵێت دانوستان لەگەڵ چەندین کۆمپانیای جیهانی کراوە بۆ کارکردن لە کەرتی غازی هەرێمی کوردستاندا. راپۆرتە ڕۆژنامەوانیەکان باز لەوە دەکەن بەشێک لە بەرپرسانی ئێران لە ترسی لێپرسینەوەی یاسایی لە داهاتوودا هەوڵ دەدەن پاسپۆرتی وڵاتانی ڕۆژاوایی بۆ خۆیان و خێزانەکانیان بەدەستبێنن و لە ئێران بڕۆنە دەرەوە. ڕۆژنامەی ئێکسپرێسی بەریتانی لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە بەشێک لە بەرپرسانی ئێران و کەسوکاریان دەستیان بە جێهێشتنی ئێران کردووە و بۆ ئەوەش ماوەی 2 هەفتە دەبێت خەریکی بەدەستێنانی پاسپۆرتی وڵاتی بەریتانیان. ڕۆژنامەکە بە پشتبەستن بە سەرچاوەیە گوتوێتی بەشێک لە فڕۆکەخانەی نەدەوڵەتی تاران بۆ بە قاچاغبردنی خێزانەکان تەرخان کراوە و ڕۆژانە 5 گەشت ئەنجام دەدرێت. هەروەها سەرچاوەیەکی تری ئێرانی بە ڕۆژنامەکەی وتووە خزمی بەرپرسانی ئێرانی لە ڕێگەی دەواازەی تایبەتەوە دەچنە ناو فڕۆکەخانەی گەشتی نەدەوڵەتیان هەیە و دەڕۆنە وڵاتانی ڕۆژئاوایی. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.